شعرەکەی حاجی خانیش بنووسنەوە ئەڵێ مەرگ و ژین مثلی سێبەر و تاوە ئەوی باقی بمێنێ هەرناوە. لە سێم ساڵیادی کۆچی دوایی ڕابەری گەورە ماسەرۆک مامجەلال هاوڕێ و هاوخەباتی شاخ و شار لاپەڕەکانی ژیانی سیاسی و پێشمەرگایەتی و کۆمەڵایەتی هەڵدەدەنەوە. هەریەکە لە ڕوانگەی خۆیەوە باز لە کەسایەتی و سیفەتی ئەم زاتە گەورەیە دەکەن. مام حەمید ڕەشاش پێشمەرگەی دێرین و هاوڕێی مامجەلال چەندین بیرەوەری دەجێڕێتەوە. سەرەتا باز لە سادەیی مامجەلال دەکات کاتێک لە شاخ خۆی لە پێشمەرگە ئاساییەکان زیان ناکاتەوە و بەردەوام خۆی بە بەشێک لەوان دەزانی. گوندەکەیە پێی دەڵێن بناویلە، ئاغەکەی بناویلەی ناوی کانەبیاغە بوو. کانەبیاغە مەرەقی بوو مامجەلالی ببینی بزانی تەمەنی چەندە و بە تەسەووری خۆی ئەو شتە چیلۆدانا بوو، شتە چیلۆدانا بوو. چوین میوانی مارێ کانەبیاغەی بووین. شەوێ لە پاش نان خواردن و لە پاش ئیستراحات و ئەو شتانە کانەبیاغەش تەشریفی هاتە دیوەخانێ و نمایە هەزار ڕەحمەتی لێبی هەردووچیان. گوتی چێ هەو مامجەلالن. خەڵکەکەش دەستمان ئەوە مامجەلالە. گوتی هەو نییە. گوتیان دوو هەو نییە، وەڵڵا ئەوە مامجەلالە. هێزی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان، هێزی ڕەنجدەرانی بیر و بازووی کوردستانە. بێباکی و چاونەترسی سیفەتێکی دیکەی سەرۆک مامجەلال بووە. وەک مام حەمید ڕەشاش ئاماژەی بۆ دەکات لە زۆر ڕوودا و قۆناغی سەختدا هەروەها لە کاتی گفتوگۆ لەگەڵ لایەنی بەرامبەر مامجەلال بە تەنیا یان چەند کەسێکی کەمی لەگەڵ بووە کە کەم کەس لەو سەردەمەدا توانیوێتی ئەو ئازایەتیە بنوێنێ. لە گوندی ڕەشان مامجەلال یەکەشی نات پەیوەندی بە مدیر ناحیەی باسنێوە کرد. ئەو وەختە مدیر ناحیەی باسنێ ناوی ڕەمزی بوو، عارەب بوو. مەخبەرەکەش کە زانیان ئەمە لەو نێزیکانەی وەکو برێ لە ئینجاردا بوون و هەموو لە ژۆرێ بوون و دەرکیان پێوەدا بوو. ئەو مامجەلال یەکەشی نات پەیوەندی بە مدیر ناحیەوە کرد، گوتی ئەمە دێن گفتوگۆتانەگە دەکەین. گوتی ئەمە دێن گفتوگۆتانەگە دەکەین بۆ ئاگاداریتان بینە چێندەر. ئەوانیش نێزیک مەخبەرەکەی خۆیان زۆر نێزیک کانیەکە بوو. گوتیان لەسەر ئەو کانیەی ئێمە ئامادەن یەکتر ببینی بزانە مامجەلال چەند کەسی دەگەڕە خۆی بردبی باشە. ئێوە مەخبەری سوستەی هەموو لە ئامادەی باشیدایە. ئێوە مەخبەر وا دەبن هەنگری کانیەکەیە. مامجەلال چار کەسی دەگەڕە خۆی برد لەو سادەی. ئەمن بوو، ڕووتە بوو، عەوڵاغەی پشدەرێ بوو لەگەر عەریفەکی خۆش حەمەد ساڵح عەبدوڵڵا. لە کۆتاییدا مام حەمید ڕەشاش وەک هاوڕێیەکی دێرینی مامجەلال هاوشێوەی تەواوی خەڵکی کوردستان ئەسەف بۆ کۆچی دوایی ئەو زاتە گەورەیە دەخوا و ڕای دەگەیەنێت زەحمەتە کەسێک بتوانێت شوێنی مامجەلال بگرێتەوە. تازە مامجەلال ئەوەی مامجەلال کردی کەس پێی ناکرێ. ئەوەی مامجەلال هەوڵیدا بۆ کورد کەس ناتوانێت بگاتە مامجەلالی. هیوادارین خەڵکێک دروست بی، یەکێک دروست بی وشی لە دوو مامجەلالی بکە. بەڵام کەس وشی پێ ناکرێت لە دوو مامجەلالی. داخیرانە 3 ساڵە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ کەسایەتی مامجەلالە. دۆست و دوژمن شایەتی دەدەن غیابی سەرۆک مامجەلال بە تەواوی ناوچەکەوە دیارە و پێشیان وایە چەندین کێشە و گرفت لەو ماوەیە سەری هەڵداوە کە دڵنیان بە ئامادەبوونی مامجەلال لە گۆڕەپانی سیاسی زەحمەت بوو کوردستان و عێراق و ناوچەکە بەم ئاراستەیە ئێستا بڕوات. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.